نەزانکە کەونە پەیمانگانی هونەریەکان ناتوانن هونەرمەند دروست بکەن پێویستە هونەرمەند هەمیشە بە دوای زانیاریدا بڕێ بۆ ئەوەی پێش بکە هەر بژیت بەڕێز عوسمان بە تەئکید وایە یعنی زانی چۆنە ئێمە زۆربەی و نەجمانەی ئەو ئەستێرانەی ئەو ئەستێرە جیهانیانە سەرەتا یعنی کە ئەمڕۆ ئەستێرن زۆربەی زۆریان یاخود با بڵێین مەسەڵەن وا هاتوونەتە ناو دنیاکەوانیە یاخود باپیریان یاخود کەسێکیان یاخود باوکیان لەو ئەزمونەیە بوون ئەمانش یعنی سەرتاوەکو حەزێک سێکی هەنێکیان لە مناڵیەوە دەرکەوتون دوایی ئیتر بۆتە خەونیان یعنی گرنگە بەجددی گرنگە بە تەئکید وایە هونەرمەند ئەبێ بەردەوام خۆی بگەڕێت هونەرمەند خۆی دروست نەکە نە پەیمانگە نە هیچ بڕوانامەیەک هونەرمەند دروست ناکە باوەڕ بکەن هاوڕێیانم ئیلا هونەرمەندەکە خۆیەتی هونەرمەند تا چەندێک قوڵ ئەبێتەوە قوڵ ئەبێت یعنی ئەمڕۆ مەسەڵەن شتێکی کەشێمێ باسی بکەم یعنی ئەمڕۆ ئاسانکاری زۆر کراوە یعنی کەسێک کە بێوێ بە سێر بکاو بە دوواداچوون بکاو گەڕان بکات و تێبگات لە بێوێ کارێک بکات زۆر بە ئاسانی سێرجەکات و سێرەکەی گەورەترین زەخیرەی چۆنەوەی زانست وەرەگرێ لە ڕێی ئەو سێرچاوانە کەواتە قەت زانکۆکان قەت پەیمانگەکان ئەوەت پێ نابەخشێت ئیلا خۆتی بۆیە هونەرمەند بەردەوام ئەبێ دانەبڕێت بەردەوام ئەبێت لەگەڵ ئەبێت بڕۆ ئەبێ پێوەلکاو بێت بە کارەکەیەوانی پێوەلکاو بێت بە چۆنڵی بە دنیای ئەمڕۆوانێ بە تازەگەریەوانێ ئەبێ ئاگاداری ئەوانە بێت ئەوەش وەکو باسمانکردنە زانکۆکان فێرت ناکات خاتو یارە شکر تاوانخان ئەکتەری شکر تاوانخان ئەکتەری خۆمانمان نەبینەوە ئەوەندە ڕازگۆ بێت لەگەڵ کارەکە شەهات عزیزی منی زۆر سپاس دەستان خۆش خاتو تابان خاتو یارە دەستان خۆش ڕێزا خاتو ڕێزانی زۆر هاوڕێ و خۆشەویستم بیانگیانە و نمونەی باست کرد دەبوو پێش خۆ ئامادەکردن و کامێرام کردەوە ئیشی لەسەر بکرایوانیە چونکە سینەما تەلەڤیزیۆن هەرچی زۆر گرانە بەهۆی خەرجی و شەوێکی و ناخۆ ئاخر ڕاستە زانی چۆن ڕێزانگیان سیرکە من طبعا ڕاستە ئێمە بێت من ئەوەش هەمووی ئەگەڕێنمەوانێ بۆ ئەو نزیکایەتیە و بۆ ئەوەی کە ئێمە خێزانێک نین من لێرەوانێ زۆر دەستخۆشیکی تایبەت بەڕاستی دەستخۆشیکی تایبەت بە هەموو ئەو بەڕێزانەی کە ئەم ئەکاونتی فلم سازانیان داناوە هەر هەمویان یعنی بەڕاستی مای ستایشن مای ڕێزگرتنن کە توانیان لەم ماڵۆچکەیەوانێ ئێمە بتوانین بە هەنگاوێکی تر بتوانین ڕێچکە ڕاستیەکەی چۆنێتی بەرهەمهێنانی فیلمی کوردی بکەین بە تەئکید پێشتر یعنی وانە بووە و بەبوونی ئەو نزیکایەتیەش کە نییە ئەو نەبوونی من ناو خێزان بوون بەڕاستی و پێشم جوانە ینی من بۆیە ناوی ینی خێزان بوون ینی ئەها لێک دراو ئێمە بوارەکە مەسەڵەن هەم مامۆستایان هەموو بەشەکان ئێمە ئەبێ خێزانێک بین اینجا ئەتوانین کاری باش بکەین و چکە کە خێزانێک بووین ئەمەی پێویستی نەئەکرا من لێرە ئەمە باس بکەم بەجددی داوام لێکرا لە کارێکە ئەوسا ئەبوومە لەوانەیە ببوومایە بە ڕاهێنەری یەکێک لە ئەکتەرەکان ئەمەیە خێزانێکە ئەمەیە تا ئێستا ئێمە نەمان هێناوە خاتولانە پێدوانیە لە ئەنجامی ئەو فەزانە لەبارەی بەسەر کۆمەلگادا سەپێنراوە خەریکە ژن لە نواندن و هەر بژیت خاتولانە بەڕاستی پرسیارێکی جوانت ڕوشاندووە من ڕاستەکەی ژن لە نواندن و دوورکەوتنەوەی ژن لە نواندن و سینەما ئەکێ یعنی بەجددی هاوڕێیانەوە بابەتێکی زۆر قوڵە ئەکرێ زۆری لەسەر بوترێ
ئەو ڕەوشی کە هەیە ئەو خاتو لانە پرسیاری ڕەوشی کۆمەلگای کرد ئەو ڕەوشەی کە سەپێنراوە کە هەیە هۆکارە بۆ دوورکەوتنەوەی خانمان لە بواری نواندن و سینەمایە. ئەزانی چۆنە خانم گیان بەتەکید ئەو ڕەوشە دەورێکی زۆری هەیە و فەراغی یعنی باوەڕ بکەن هاوڕیان فەراغی هونەرمەندانی سینەماکارانی ژن بە تایبەت فەراغی نەبوونی سینەماکارانی ژنی باش و بەتوانە لەو بوارەیە ئەم فەزایشی دروست کردووە. یعنی نەبوونی ژن لەو بوارەیە بەڕاستی ئەو فەزایی ئەوەش هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەمڕۆ فەزایەک دروست بوو هەمومان لێ ناڕازی هەمومان سیرەکەیت پێمان ناخۆشە بەجددی. مەسەڵەن بۆ نمونە کار زۆر ئەکرێت سیرەکەی میزانیەکی باش تەرخانەکرێ فستیڤاڵەکرێ ئەمە ئەکرێ ئەوە ئەکرێ ئایا بۆ کارەکان تێرمان ناکە کەواتە ئەوەیە هەم ئێمە ئەوەیە ئێمە ڕێچکە ئەسلەکەیمان نەگرتووە ئەو دەستمان نەخستوەتە یعنی نەهاتوین دەست خەینە سەر ڕەخنەی جدمان نییە. بەڕاستی ڕەخنە زۆر گرنگە یعنی ئێمە ڕەخنەیەکی جادمان نییە ڕەخنەگرمان نییە لەو بوارەیە. ئێمە ئەگەر بە ڕۆحیەتێکی خێزانیەوانێ هەم ڕەخنە بگرین هەم هەوڵ بین هەم کاری جددی بکەین ئەم کێشانەمان ئەم کێشانە دروست نابێکە هەیە. وزایدن من لێرەوە داوا لە خانمان ئەەکەم بەڕاستی هەبن خانمان لەو بوارەیە خانووی زۆر باشمان هەیە زۆر باشمانەیە هەوڵ بن یعنی با هەموو بچین بە هەموو هەوڵ بین و خێزانە دروست بکەین. وا پێم وایە فلم سازانم ئەکاونتە وردە هەوڵ بۆ ئەوە ئايات و هەوڵەکانیشیان زۆر جددیە و دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانێ هەموو مامۆستایانم کە پێش من بەشداری ئەم لایفە بوون و دنیایەک با بڵین خزمەتیان بەو بوارە کردووە هەر یەکە بەپێی ئەزمموی خۆی و بەپێی ئەو بواری کە تایە قوڵ بۆتەوانێ. ڕێزلانە ژن کەمە لە بواری نووسین و سیناریۆ دەرهێنانە فلم لە کاتێکدا بووین بۆ ئەزانی خاتولانە سیکە کێشەکە ژن من پێم وایە بەجددی پێم وایە ژن ئەگەر بنووسێت بەتایبەت ئەگەر سکرینپلەیەک بنووسێت زۆر سەرکەوتوانە ئەینووسێت چونکە زانست ئەمەی سەلماندووە مێشکی ژن زۆر ورد و قوڵ چۆنەڵێ هەڵکۆڵین ئەکات مێشکی ژن هەڵکۆڵین ئەکات لە شتێکە مەسەن بۆ نمونە بڵین پەرداخێک مەسەن پیاگەڵەوە پەرداخێکە و چای پێخۆی یا ئاوی پێخۆی بەڵام ژنەکە کە وەسفی پەرداخەکەت بۆ بکە هەم باسی چۆنێتی شوشەکەیت بۆ بکە باسی شکڵەکەیت بۆ ئەکا باسی ئەو باگراوندی کە لە پشتەوانێ ئەم پەرداخە بۆ دروست بووە باسی لەوانەیە چۆنەڵێت کارگەکەشت بۆ بکە. کەواتە ژن ئەگەر بنووسێ بەڕاستی ئەوە گرنگە زۆر گرنگە. ژنان ئەگەر بنووسن زۆر ورد ئەنووسن زۆر ئەچنە ئەو هەڵکۆڵینەی کە باسم کرد ئەتوانن بیکەن. جا لەبەر ئەوە باش بێ خراپ بێت کێشەیەک نییە گرنگەوەیە بنووسن. من وەکو خۆم تا ئێستا حالیان 6 با بڵێن سکرین پلەی نووسیوە 4 کورتە فیلم و دوانی فیلمی درێژ هەندێک لە هاوڕێیانیشم بینیویانە زۆر پێی سەرسام بوون. بۆیە ئەڵێم من خۆم و ئەزمونەم هەیە بۆیە پێم باشە ژنان بنووسن چونکە ئەزانم نووسینی ژن بە جۆرێکی ترە هەر بژین دەستان خۆش بێت.